و ئارمانجا کەمپێنە ڤاڕۆژان یا هەردوو کاندیدین سەرۆکاتیە ئەو کەسن و هێشتا بڕیار نەدانە دەنگی خوا بدنکێ لە گۆڕا گەلک شارەزایانژی پشتەوانن هەر یەک جوانەژی نەئامادەنا باوریین خوا بگوهڕن. ئەف دیاردا ڕادیکال بوونا کۆماری و دموکراتان وێ چەندی کاریگەریە بکە سەرجڤاکن ئەمریکی بە مەرا برێز. هیشام بۆتان میدیاکار و ئەندامێ پرس کڵب لێرە لە واشنگتن. بەیانی باش کاکە هیشام. بەیانی باش. ئەمە چ دیاردەیەکە و تا چەندێ کاریگەری ئەکا لەسەر کۆمەلگای ئەمریکی؟ ئەم هەڵبژاردنە جیاوازە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو. ئەتوانم بڵێم ئەم هەڵبژاردنە جیاوازە لە هەڵبژاردنەکان لە 50 ساڵی ڕابردووی هەڵبژاردنەکان. لەبەر ئەوەی بەگشتی ئەمەوێت ئەوە بە بینەران بڵێم کە خەڵکی ئەمریکا بەگشتی خەڵکی هاوڵاتی ئاسایی زۆر گرنگی بە سیاست نادەن. یعنی سێشت هەیە لێرە لە ئەمریکا خەڵک قسە لەسەری ناکەن، ئاین خەڵک قسە لەسەری ناکەن، پارە و وەزعی ئابووری خەڵک قسە لەسەری ناکەن و سیاست. بەڵام ئەم هەڵبژاردنە وای کردووە خەڵکەکە زیاتر لەسەر سیاست قسە بکات. ئەوەش وای کردووە کۆمەلگا ئەتوانم بڵێم تا ڕادەیەک دابەشکردن پێوەی دیارە زیاتر لە هەموو جارەکانی تر، زیاتر لە هەموو سەردەمەکانی تر لە وەتی فەسڵی عنسوری نەماوە لە ئەمریکا. ئەم هەڵبژاردنە زۆر تەسیری هەیە لە ئەسەر وەزعی کۆمەڵایەتی ئەمریکاوە. یعنی ئەتوانین بڵێن دیموکراسەکان زیاتر بەرەو دیموکراسی ئەچن، محافظکارەکان زیاتر بەرەو محافظکاری ئەچن. بۆ نمونە ئیستا کۆمەڵەیەک دروست بوونە گروپی تا ڕادەیەک توندڕەون بیر و بۆچوونی توندڕەوی ڕاستیان هەیە، بەڵام سیاستمەدارەکان ئیدانەیان ناکەن. بۆ نمونە کاکە هیشام لەگەڵ ئەوەشدا لە نێویاندا چۆن دەڵی لە چەپەوە زۆر ڕادیکال دەبن و ڕاستشوەرە زۆر ڕادیکال دەبن لە بینی هەردوو لایەندا هەموو جارێکیان زۆربەی جارەکان ئەوانە بڕیاریان نەدا دەنگ بەچێ بدەن، چونکە نە کۆمارین نە دموکراتن، بەڵام لە کاتی کەمپین و بانگەشەی هەڵبژاردنە بۆ خۆیان ڕای خۆیان دەگۆڕن بەرنامەی ئەملایان ئەملا پێ باشتر دەنگ بدەن. لەم هەڵبژاردنە ئەمەش زۆر کەم بووتەوە، یعنی حتا بە پێی شارەزایان و ئەوانەی کە دەبینین نە ترامپ نە بایدن وەکوگوون پشتی خۆیان نابەستنەوە بەو خەڵکانی کەشتا بڕیاریان نەداوە دەنگ بدەن. بۆ ئەمە بۆ ڕاستەکەی شتەکە زۆر ناوازەحا. یعنی هەموو ئەو ئستیفتاعاتەی کراون تا ئێستا کە باز بکەن بۆ نمونە بایدن لە پێشە 8 خاڵیان 7 خاڵیان 9 خاڵە، ئەو ئستیفتاعانە بەڕای من ئەوانیش تا ڕادەیەک لەوانەیە دقیق نەبن 100% وەکو جاران. خەڵکەکە تا ئێستا یەکلایی نەبووە. 8 ویلایەتمان هەیە، ئەو 8 ویلایەتە پێیان ئەوترێت الویلایەت المتەئەرجحە. ئەو ویلایەتانە بریارە دەن کێ ببیت بەسەرەوە. یەک لە ویلایەتانە بۆ نمونە جەنابتان باستان کرد لە راپۆرتان فلۆریدەیە. ئەو فلۆریدا هێشتا بڕیاری نەداوە. ویلایەتی پنسیلڤانیامان هەیە بۆ نمونە، ئەویش پنسیلڤانیا ساڵی 2008 و ساڵی 2012 دەنگیان بە باراک ئۆبامادا، کەچی ساڵی 2016 ڕەیان گۆڕی دەنگیان بە دۆناڵد ترامپدا، بۆیە دۆناڵد ترامپ بوو بەسەرۆک. ئێمە 8 ویلایەتماندا، ئەو 8 ویلایەتانە 8 ویلایەتمان هەیە بگورە، ئەو 8 ویلایەتانە ئەوان بریارە دەنکێ ببیت بە سەرۆک، نەک ئەو ویلایەتانەی کە با بڵێن پێشوەخت دیموکراسینە یان جمهورینە. ئەو ویلایەتانە هێشتا زۆربەی زۆریان یەکلایی نەبوونەوە. ئێمە شتێکمان هەیە پێوترێت مفاجات ئۆکتۆبەر. ئەو مفاجای ئۆکتۆبەرەیە لەوانەیە گۆڕانکاری زۆر گەورە ڕوو بدات لە هەڵبژاردنە. بۆ نمونە خەڵکەکە قسەکەت لەوانەیە دۆناڵد ترامپ وە لەگەڵ کۆمپانیەکان و لەگەڵ بەهۆی کە ئەو سەرۆکی وڵاتە هەوڵە دەسەڵاتی خۆی بەکاربێنیت کە بە زووترین کات ڤاکسینێک بدۆزنەوە بۆ کۆرۆنا ڤایرۆس. ئەگەر ڤاکسینێکیان دۆزیەوە لە مانگی دەیە لە ئۆکتۆبەرە، ئەوە ئەبیتە مفاجای ئۆکتۆبەر لەوانەیە ئەو 8 ویلایەت ئەو خەڵکانە زیاتر بەرەو دۆناڵد ترامپ بڕۆن نەک بەرەو بایدن. بەڵام کاتەکەش زۆر کەم ماوە. بڵێ دەتەوێت بڵێ بایدن شتێکی بەدەستەوە بۆ ئەوەی ئەم مانگە شتێک بکاتن، کەچی 20 ڕۆژ کەمتر ماوە. فەرموو. بەڵێ بێگومان بایدنی شتێکی لە دەستە هەیە، زیاتر لە شتێک هەیە کە باسەکرێت لەوانەیە بایدنیش کۆمەڵەیەک بۆ نمونە وەزعی تاکس ئەگەر زانیاری تاکس لەسەر دۆناڵد ترامپ
تەثبیت کرا کە ئەو تاکسی نەدا و یان یاری کردەوە بە تاکسی خۆی یان کەمی کوڕی هەبووە لە تاکسەکە ئەمەش وا ئەکات کە خەڵکەکە ئەو هەشت ویلایەتانە مەیلە و بایدن بڕۆن زیاتر لەبەرەوەی خەڵکی ئەمریکا زۆر گرنگی بە وەزعی ئابووری بە پارە ئەدەن ئەتوانم بڵێم یعنی تاکس گرنگترە لە کۆمەڵەیەک شتی ترە کە پەیوەندی بۆ ئەمریکیەکان. بەڵام کاکیشان بەگەڕینەوە خاڵی یەکەمی قسەکانماندا ئەویش جیاوازیە و بابەتی کەوەی ڕاست و چەپ تون دەبن. ئەم جیاوازیە تەنها لە ناو خەڵکی گشتیا نابێنێت بەڵکو لە ناو بەرزترین دەسەڵاتی سیاسی ئەویش کۆنگرسە لەوێدا دەبێنێت. یعنی ئەم چەند دەبێت و ئەم مشتومڕی لەم ماوەیەدا دەبێ بۆ نمونە ئەوەی کە ئێستا دەستیشانکردنی دادوەر بۆ دادگای باڵای ئەمریکی یاسایەک لە کۆنگرس هەیە ئەوەی کە بۆ یارمەتیدانی ئابووری و ئەو خەڵکانە دەبینین ئەو جیاوازیە لەوێشا زۆر گەورە و گرنگە. یعنی ئەمە ڕنگدانەوەی کۆمەلگا یان چییە بۆ لە ناو وەکوی دەسەڵاتە سیاسەکاندا ئەو شتە هەیە زۆرە بەداخەوە کۆمەلگا ڕنگدانەوەی سیاست مەدارەکانە نەخێر سیاست مەدارەکان من پێم وانییە ئەوە ڕنگدانەوەی کۆمەلگا بیت. ئەوان ڕنگدانەوەی ئەو کێشەیە کە بینی بایدن و ترامپ هەیە. بۆ نمونە دیبیتی ڕابردوو کە یەکەم دیبیت بوو بینی دۆناڵد ترامپ و جۆ بایدن لە خراپترین دیبیت بە قەلەم درا لە مێژووی دیبیتەکانی ئەمریکا. یعنی چەند سەرۆک هەیە چەند دیبیت کراوە پێشتر قەت دیبیتە خراپ نەبووە بەقەدر ئەم دیبیتە. یعنی گەیشتە ئەوان هاتنە سەر ئاستی کۆمەڵایەتیەوە. یعنی جۆ بایدن قەت کەس تەسەوری نەکرد ئەو بەو شێوازە قسە بکات. بەڵام یعنی من دوو دیبیتم بینیوە پێشتر کە ئەو جێگری باراک ئۆباما بوو بەو شێوازە قسەی نەکرد. بەڵام بەم دیبیتەی ڕابردوو ئەویش هەمان شێوازی دۆناڵد ترامپ قسەیە کرد. ئەوان بەم شێوازە نامە ئەنێرن بۆ خەڵکی ئاسایی ئەمریکی کە ئەوان زۆرینەی خەڵکی بەتاکیدوە باڵێ کاکیشام با بزانین دبیتی داهاتوو کە ڕەنگە هەفتەی داهاتوو بکری ئەگەر کرا بزانین ئەو چۆن دەبێ. هیشام بۆتان میدیاکار و ئەندامی پرس کڵاپ لێرە لە واشتن زۆر سپاس بووتەوە. زۆر سپاس.